بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. لخوای گەورە داوا کەم یارمەتیمان بکات ئیمشەویش بۆ بەحسێکە هاینە خزمەتتانە بە ڕەحم و کەرەمی خۆی دەستمان بگرێت و لە خەتا و هەڵەلامان بدا و نیەتمان خێرە عەمەڵیشمان ئینشەڵڵا منتەبق بەر نیەتمان بکات. بەحسێکەژمی بە شارێکی مامۆساقانە ئاشروعی ئەەکەم کە بێڕەت نییەوە بەحسەکەوە دڵڕاگرتن. بەخیڵی بۆ دەبەی کاکە بە هاوسەر بە ناحەق بۆ ئەیشێنی دڵ بەرادەر. دڵت با پڕ لە پشکۆ بێ دڵت با پڕ لە پشکۆ بێ وەلێکن بەزارت ئاو بڕێژە وەک سەماوەر. غەریب ئازاری ئیشێ قۆڕە نەیکەی مەکە گۆڕت بە پشکۆ خۆت بە سەمەندەر. سەمەندەر و فارسی ئافتاب پەرستەوە کوردی خۆشمان قومقمەز بازێکیان عەلاقەیان وە کوورەی ئاسنگەری هەست. ژە دڵ مەکە کوورەی ئاسنگەرەکە و خۆیکی وە سەمەندەر عەلاقەی وە کوورەیە هەست کە ئەی سوزێنی. بەتاڵێ مووی موحەبەت فیلێ ئەبەستێ بە زۆر بەن ناکرێ کۆتر بە وەروەر. ئەگەر چی خەڵکی تاڵە تۆ شەکر بە یا تۆ شەکەر بە وەزوانی کوردی خۆمە. ئەگەر چی خەڵکی تاڵە تۆ شەکر بە چ خۆشە پێکەوە چای تاڵ و شەکەر. جەزای چاکە بە چاکە چاکە چاوەکەم جەزای چاکە بە چاکە چاکە چاوم. بەدیش بێ چاکە چاکە کاکی سەروەر. کە تۆ خوا پێی عەتا کردی گەلێ ماڵ مەڕێژە قینی خۆت هەرگیز بە ڕەنجبەر. یا من لەرا خۆم بە عەمدەن وای پێکەمە کە تۆ خوا پێی عەتا کردی گەلێ ماڵ مەڕێژە قینی خۆت هەرگیز بە خەنجەر. خەنجەر مەسهەری عەسەبانیەت و خەشمە. وەکو قانع بناغەی فتنەجۆیی لە کەللەت با نەبێ شێری دڵاوەر. شارەکە دڵڕاگرتن و ئیمشەو گەرەکمانە دەرمەوردی دڵ قسە بکەین. دڵ بە تعبیری ڕەوانشناسی کە مەنزوور هەیەجانات و هەیەجاناتیش یعنی عشق و محەبەت لەلایەکە و خەشم و نفرەت لەولاکەوە لە بینەکەی یا چتی فرا هەست. گەرەکمانە بزانین خەشم کە یەکێ لە هەیەجاناتە لە وجودی بەشەرا چۆنە و چۆن ئەکرێت مدیریەتی بکەین چون فرێ لە مشکڵاتی ئێمە زەرەرگەلی فرە لە خەشمێکی کەمە بۆ ئێمە پێشتێ و هەمیشەش فرە پێشتێت لە دوای عەسەبانیەت و خەشم خەفەت و پەشیمانی. گەرەکمانە ئەگەر بتوانین ئەو بەڵا کە دوای عەسەبانیەت هەست توشمان دێنێت. لەبەرا بەشەرتێکی کامپیوترا کە ساختەی دەستی بەشەرە کەمێک مقایسە بکەین. ئێمڕۆ کامپیوتر وای پێ هاتووە بووەسە سەروەری ڕشتەگەلی علمی بۆ تەحقیق و پەژوهش و محاسبە و بەرنامەڕیزی و یا حافزە و بە ئیسلاح بیر هەڵگرتن. وای پێ هاتووە ئینسانێکە فرە سەلامەدوێژ نێژی کامپیوترە ماڵی نەڕمێ لە حاڵێکە کامپیوتر هەر هیچ نییە لە مقابڵی بەشەرە. ئەوە هێمە نازانین خوا بەشەری چۆن خاس کرێ بۆیە بەشەرێکە فرە عەجیبێژ نێژی کامپیوترە. کامپیوتر هەر چەندێکیش عەجیبێ مەوەر بەشەر دروستی ناکە. دەی چۆنەوێ ئەم دەستسازە لە ئامەکە قەویترێت لە فکری ئەمە ئامە تەغزیەکات. چەندانە زەعفی کامپیوتر یەژم و مهمترین زەعفی کە ئیمڕۆ لە عاقڵگەلی چا هەست تا بیناسین. کامپیوتر ئەوەڵین زەعفی ئەمەسە خۆی نازانێ خۆی هەست. یعنی ئەسڵەن نازانێ خاوەنی هەست یان نێسی نازانێ جێوەکەی ماقوڵە یا ناماقوڵە لە خۆی خەوەری نییە وەلی ئێمە لە خۆمان خەوەرمانە. فرە عەیبە بۆ کەسێک لە خۆی خەوەری نەوێت کە کامپیوترێک ئێمێژن ماشەڵام بەشەرۆکی کامپیوترە لە خۆی خەوەری نییە. دووەمین عەیبی کامپیوتر ئەوەسە ئیحساسی نییە. ناتوانێت کەسێکی خۆشەرەکە یا لە کەسێک قینی بێ. ناتوانێت محەبەتی کەسێک جوبران کاتەوە یا قینی کەسێک بگرێتە دڵ و لەولاوە خەشم و ڕەفتاری تەکا بکە. کامپیوتر هەر سوچێکی بشکێ ناتوانێت خۆی خاس کاتەوە. هێمە دەستمانەوڕێ بێەوە بزانین لە عەلمی تەبابەت دەستمان خۆی خۆشەوێتەوە ڕێک تا دەقەکەی خۆیی خۆشەوێتەوە. ئەگەر مقایسەی کامپیوتر بکەین تەکی عەقڵێکا بەشەر لە تەرمیمی وجودیا هەست ئەسڵان قابلی مقایسە نییە. و ئاخرین شتیش کامپیوتر هەر چەندێکی ژیروێ بەچکە ناکە وەلی هێمە بەچکەکەین. یعنی هێمە لە خۆمان باشتریش ئەتوانین تەولید بکەین.
ئەو شتە ئیمشەو گەرەکمە بێژمی کامپیوتەر هەرنێسی ئەحساسە خۆشی بێ لە کەسێک لەبەر خۆشەویستی محەبەت بکاوە کەسێک لەبەر خۆشەویستی زەحمەتێک بەر بداتە خۆی با ڕەنجێ لە خەڵک کەم کاتەوە چون ئەم شتێ نییە من وا ئەزانم ئامەلێکە عەقڵی خالصن چون کامپیوتەر عەقڵی خالصە دوورە لە ئەحساس کەسێکە عەقڵی خالصن فقط عەقڵ بوون و دڵڕاگرتن یان نەگرتە کامپیوترێکە بەنابەرین هەر چەندێکیش عاقڵون ئەگەر تربیەتی دڵیان نەکردوێت هەر فرە زەعیف تێمە ناوی تربیەتی دڵ و ئیمشە و قەستمانە یەکێ لە ئافاتی دڵ کە ڕەشی ئەکاتەوە ئەی شکێنێ ئەی ترەکێنێ لەعلێ بەدەخشان بتەوان شکەستەرەوە نەشایەت دگەربارە بەست ئەکرێت شتێکی شیشەین بلورین بکوتیوە زەویا بیشکێنی شکیانەکە جەم ناکرێتەوە ئەگەریش جەمیکەیتۆ ترەکەکانی هەردیارە ئێژە ڕۆژێک پیاەک کوڕێکی بوتی بابە نازانم چی هەرچی ڕەفیق مەزوو لێمە تۆرێن تەکی هەرکی ئەومە ڕەفیق دووسێ ڕۆژ ڕەفیقیەکەم لەو لایتر وازم لێ تێرێ نازانم چی بکەم ڕەفیقەکانم لێم نەتۆرێن وتی بابە گیان ڕەحەت ئەم مشتە بزمارە بوورە مشتێ بزماری داپێ هەر لە بزماری کونە تا بزمارێکە وڵاخی پێوەستن و ێژن پێی مێخسکە دای پێی وتی ڕۆڵە گیان هەرکێ ورد عاجز کرد بزمارێک کونە بکتەوەم دیوارە هەرکێ زل عاجز کرد بزمارێک قەوی بکتەوەم دیوارە هەرچی خراوتر عاجز کرد بزمارەکە قەویتر دابکوت ئێژێ ڕۆژی ئەوڵ دووسێ بزماری کوتاوە دیوارەکە و ڕۆژی دووەم دووسەیەکی تر و 4-5 ڕۆژی پێچوو ڕوانی دیوارەکەی وەکی هین پێ کردەوە وەکی ڕۆبێژن پێ کرد یعنی کونای کردەوە عیبی لێ ها دیوارەکە وای پێ ها چوونەمە ئاساری ڕەفتاری ئەوە هەر ڕۆژێ دنکێ لە بزمارەکانی سعیە کرد کەم بکاتەوە هەر کەمنەوە و عاقبەت توانی کەمی بکاتەوە هاو بۆ لای بابەی وتی بابە بەخوا بزمارەکانم دوا هاورد وەلێ دیوارەکە بەهاڕەکەی فرەخراوە وتی قەینا بابەگیان ئیسا هەر کامێکیان و توانی ئاشت بکەیتۆ پشوەیەکی لە بزمارەکان هەڵکێش ئەگەر کەسێک کەم عاجز کرد و بزماری کونا هەڵکێش ئەگەر کەسێک فرە عاجز کرد و ئاشت کردو خۆ ئاشتیکردنەرەوە نێبێژی بمۆخشە ئەشە جوبرانیش بکەیتەوە بازەکەت چل پەنیدا و تێژە کوڕە گردنم ئازا قەویش ڕوو دەربایسی مەجبوری کرێژە دەبرا گردن ئازاوێ خەیاڵەکە تازە لە دایک بوو بەشک و ئەوی چە ئەیخەیتە ڕوو دەربایسی خۆی گوناحکاریەکی ترە کاورە هەمتر لە مەعزوراتە قەرارەکەی بە هەر حاڵ وەختێ بزمارەکانی گشتی هەڵکەندەوە خۆشیەک و هاو بەلای باوێتی بەخوا بابە گشتی بزمارەکانم هەڵکەندم وتی دەیبێ بچین تا بزانم ڕاستەکەی هەڵکەندەوە وەختێ چون چی دیوارەکە بۆ سەر ڕۆبێژن وتی هێم دیوارە چی پێ بکەین وتی بەخوا مەوەر هۆسایە بێ لە ئۆڵۆ گەشتکاری بکاتەوە وتی ئەمە ڕۆڵەگیان ئەسەری خەشمە دوای کۆنتڕۆڵیکی هەر ئاسارەکەی ئەمێنێتەوە ئەسەری عەسەبانیەتە لە دڵی دۆستانە دوای عاجزکردنیان جێگەکەی هەر ئەمێنێتەوە باشترەوەسە هەر عاجزیان نەکەین ئێمەش ئیمشەو چون ئەزانین ئەسەری عەسەبانیەت ئەمێنێتەوە جاروبار بەعزێکمان عەسەبانیوین بەعزێک کەس ێژێ من هەر عەسەبانی ناوم بەعزێک کەس ێژێ هەر سوحتایەوەرەی خوا عەسەبانیم گەرەکمانە لەبەرە عەسەبانیەت وە کوردی تووڕەیی باس بکەین بزانین تووڕەیی هەست نییە بوونی واجبە یا نەبوونی واجبە یا عەسەن بوونی زەروریە یا زەروری نییە واجب با من نییەش لەبەرە ئەوە داستانێکتان بۆ ێژن پیاەک فرە دڵی پێوە ئەسپێکی خاص بسێنێ بۆ قاچاقی کردن لنگی لێ بووە بارە قاچاقەوە بپەڕێ و دەرچێ ڕەفیقێکی خاص ئەسپێ ناسی وتی بێرە بچین لەم بازاڕی ئەسفرۆشیە ئەسپێکی فرە قەشەنگم بۆ بسێنە بۆ ڕۆژی مەبادا بۆ شەڕ بۆ تجارەت بۆ هەرچی لە دەستی جەردە و ڕازەن و شەڕکەر دەرم بکە گەڕیان ئەسپێ لە گشتی بەرزتر و وەکارتر و سەریعتر و پرستریان پێیا کرد سندێ کاورایش بینێ قاچاقی پێکرد تا ڕۆژێکیان بارە قاچاقێکی فرە وەکو بێژی چاییەکی فرەی لێنا و خەریک و قاچاق بکەن دزیان تێبەر بوو ئەمیش دەرچوو بۆی وەتەکی بارە قاچاقە گوایە دەربچێ و لە دەستی دز دەرچوو وتی وەڵا ئەلحەمدوللا جەو ئەسپێکم بوو منی دەرکرد خەڵک کەرچی پێوە بوو ئیتر خەیاڵی ڕەحەت بوو وەبانی ئەسپ و خەریک و خۆنوچکەی وردە ئەو نێزانی چی قولی تەڕ بوو تمەزە ئەسپ بۆ بارە قاچاق و هەسێر و ئاوێکی دیە چووە لە نای هەسێر و ئاوا خەفت ئەمە لە خولقی ئەسپ دوورە ئەسپ ناچووە لە ئاوا بخەفێ کاورا تووشی زەرەرێکی فرە بوو چایەکەی لە بین چوو هاتەوەتی وە ڕەفیقەکەی خوا بێرێمە چی ئەسپ و سند بۆ من وتی با بچین لە خاوەنەکەی پرسین وەڵامە لە ئەسپ ناکە خاوەنەکەی وتی وەڵامە وەختێکانە کوڕووە شیری گامێشمان داوا پێی گەورە بووە بابەی دایکی مردووە شیری گامێش خواردن ئەم وەزعیە هەز ئەمە بۆ وەراسەتە بەعزێک کەس دێژێ ئەمە ئاخر هەر باوایکی عەسەبانیوە بۆیە کوڕەکەیکی عەسەبانی
بەڵێ ممکنە خەشم و عەسەبانیەت مەبنای ژنەتیکی بێ وەلێ یاگیریەکەی مەبنای ئینسانی ئەس خۆیمە ئەسپ نین شیری گامێشمان خواردووە ئیتر نەتوانین کۆنتڕۆڵی بکەین ێژێ کوڕوویەکە بە شیر گامێش گەورەوێ بە ئەسپی لە نێو ئاوا ئەخەوێ ئەمە بۆ ئەسپ معنای هەست بۆ بەشەر کە ئێرادەی هەست ئەتوانێت تەسمیم بورێت ئەتوانێت لەم ئیدئۆلۆژی و فکرەکە بچواتە ئەو باوەڕ و دینەکە ئیتر معنای نییە بەنابەرین ئەگەر معتەقدی چوون کە خەشم مەبنای ژنەتیکی هەست معنای کۆنتڕۆڵکردنی خەشم ئەوە نییە ژنەتیک ناتوانێت کۆنتڕۆڵ بکرێت بەمانای ئەوەسە توانین حتا ژنەتیکی کوێ مدیریەتی بکەین یا بعضێ کەس دەعاکەژە من لە عمرما عەسەبانی نەوم هەر عەسەبانیش ناوم بزانین ڕاستە حتا خۆی وە پیاگەزانێت چون هەر عەسەبانی نەوێژێ ئەگەر هیچ نەبی تۆ عەسەبانی معلومە مەردی مەیدانی نەوەڵا وەکو هەناسە کێشان مەجبورین و زەروریە هەناسە کێشان وەکی محەبەت چۆن زەروریە ئەگەر لە ماڵان نەمێنێت بنیانی ماڵە شێوێت وەکو عەقڵ ئەگەر نەمێنێت چۆن زندگی مختلەوێت عەسەبانیەتیش ئەگەر لە وجودی بەشەرەکانەوێت ئەو بەشەرە نەخۆش عەسەبانیەت لازمەی زندگیە مامرۆ کڕێکە لە پشیلە خۆی لەوە بەر ئەترسیا ئیسا چۆن پەلامی پشیلەوە و جوچکەکانی لە جوچکەکانی دووری خاتەوە چون عەسەبانی بووە ئەگەر عەسەبانی نەوی چۆن ئەتوانی لە بەری گولەی تفەنگابێسی بۆوە ژن و مناڵ و نەجات بووی هەر کەسێک بێژێ من عەسەبانی ناوم بەڕاستی ڕاست ناکە وەلێ کەسێکە بێژێ من عەسەبانی ئەوم وەلێ خشونەت ناکەم یعنی عەسەبانیەتەکەم کۆنتڕۆڵەکەم ئەمە ڕاستەکەم ێژن گەورە پیاەک ئەم قسە فرە ناشرینێ وەلێ من هەرەی گەڕێنەوە قەی ناغا ێژن گەورە پیاەک مەشهور و بەمە کازمە ینی بەری عەسەبانیەتی خۆی هەرێ کاورایوتی سا منەچم تووڕێیەکەم چوو گاڵۆکێکی ئاسنینی کوتابانی قولیا وتی فلانە کەس وتی بەڵێ وتی مەدفوع مەزەی چییە وتی کەی وتی وەختێ تازە کریاوە وتی سۆڵە وتی شیرینە وتی تۆ چۆن نەزانی شیرینە وتی چون مەوجوداتێکە خۆشیان لە شیرینی تێوەکی مێشوچت ئەو وەختە لێ ئەمڕۆشێنەوە وتی ئەی وەختێ ئاوا کەمە کزر بووە سە و سەعاتێکی لێ گوزەریا وتی ترشە وتی خواردوتە وتی نەوەڵا وتی ئەی چۆن نەزانی وتی چون مەوجوداتێک وەکی قۆلانجە کە حەز ئەکەن لە شتی ترش لە وەختە لێ ئەمڕۆشێنەوە بە دەلیلی ئەقڵێش وتی ئەی وەختێکانە وشک بووەسە وتی وەختی چە سۆڵە وتی خواردوتە وتی نەوەڵا وتی ئەی چۆن نەزانی وتی چون حیواناتێک وەکی پەز و گاو ئەمانە کە خۆشیان لە سۆڵی تێ وەختەی خۆن کاورا ڕوانی ئەم پیاییە بە ئەم هەم کە بێعەبی و عەسەبانی نەکردێ هەر هیچی بۆ نەکریا مەجبور بوو یەژن تەوبە بکا و لەسەر عەقیدەی ئەویش بێتە خاوەنی ئەو عەقیدە ئەمە کۆنتڕۆڵی خەشم ئەم کارێ کرد ئەنا هەر لەو ئەوڵەوە مەیتوانی لێ بووە ئەگەڕێنەوە ێژن دەفەیەک مامۆستا مەلا ناسرەدین لە مزەوت خەریک و ئاهاتە دەر کاورایەک لە دواوە شەقێکی سفت پێ هەڵدا مامۆسایش وە تووڕەیەکەوە بەری کرە دواوە چی کاورا چوو ئەرشانەس و هیچی پێ ناکرێن وتی چی بێ بکەم دەستی کرە باخەڵیاوە پوڵی ئمڕۆی خۆمان چەکپوڵێکی 50,000 تمەنی داپی کاورایش فرە خۆشحاڵ بوو چەکپوڵی ناوە باخەڵی مردم وتیان مامۆستا ئەمە چی کرد وتی باوکم لە چتیواشێ خۆی لابووی وتیان دەی ئەم پوڵتە بۆ داپێ وتی ئەوە خوێنەکەی وتیان خوێن 50 ملیۆن تمەنە تۆ 50,000 وتی ئەمە هەرە و نوێژی خەڵکەکە حاڵی نەون هەفتەی دوایین کاورا هەمتر وتی وەڵا ئیمڕۆ با بڕۆمەوە مزگەوت 50,000ەکەی دواوەردوو بزانم مامۆستا مۆ گیر نایە 50,000 تری لێ بسێنم چیوە